شەرم مەکەن لەوەی کە لە پەیجی خۆتە لە فەیسبووکی خۆتە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە شەرم مەکە دینی خوا بڵاو دەکەیتەوە، شەرم مەکە شانازی پێ بکە، خوێنواریت نییە وتار بڵاوکەرەوە، قورئان بڵاوکەرەوە، شتی بەسوود بڵاوکەرەوە. خۆ شەرت نییە دین تەنها پەیوەندی بە ئیمام و خەتیبەوە نییە. بەلیغوا عنی وەلەو ئایە، ئاینی خوا بگەینە ئەگەر ئاەتێکیش بێ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لەلایەنی منەوە بیگەینە بە خەڵکی، ئاەتێک ئەزانی بیگەینە بە خەڵکی. وتاری مامۆسایەکی بەڕێز چەند مامۆسایەکی بەڕێز بڵاوکەرەوە ئەوانەی کە حەق و ڕاستی پیشانی خەڵکی دەدەن. ئەمە ئینشاڵڵا دەبێتە بەختەوەری بۆ دنیا و قیامەتت. بۆی لە ڕۆژی قیامەتە لەسەر ئەو فەیسبووکە سوێن بەخوا محاسبە دەکری. جا بەداخەوە هەندێک کەسە بینی وتار بڵاوەکاتەوە، ئەو وتارە کە بڵاوەکەیتەوە ئەو مامۆستایە ئەگەر زیندوو بێ یا مردوو بێ خێری بۆ ئەڕوات. بەڵام کاتێک گۆرانیەک لێ دەی ئەو کەسە کە ئەو گۆرانی و تۆ زیندوو بێ یا مردوو بێ شەڕی بۆ ئەڕوا. و خەڵکی وایە فەقیرە مردووە ڕۆژانە بە ملیۆنەها و هەزارە خراپەی بۆ دەڕوا، ناو قەبرەکەشە ناڵی ئیسراحەت کە هەموو ڕۆژێک گۆرانەکەی لێ دەن و ئەوش خێر و چاکەی بۆ ناڕوا، خراپەی بۆ ڕوا، شەڕی بۆ ڕوا. چونکە خۆ گۆرانی وتن عیبادەت نییە، گۆرانی مۆسیقا حرامە بۆ شێوەی کە ئەمڕۆ هەیە. بۆیە ئەو بەدبەختە کە مردووە تەماشا دەکەی ڕۆژانە خراپەشی بۆ دەڕوات. ئەوەشی بەختەوەرە ڕۆژانە چاکەی بۆ ڕوا ناو قەبرەکەیە بۆ خۆت هەڵی بژێرە. لە ڕۆژی قیامەتە لەسەر قومی ئاوی سارد لەسەر دەنکێ خورما محاسبە دەکری، لەسەر ئەو تۆڕە کۆمەڵایەتانە محاسبە ناکری؟ وەڵڵا محاسبە دەکری. ئاود و پەنجەت بە تایبەتی کە لایەکی پێ دەکەی بۆ خراپە یا بۆ چاکە لە ڕۆژی قیامەتە دەبێتە شایەت بۆت یا دەبێتە شایەت لەسەرت. کەواتە ئینشاڵڵا با دڵسۆزی دینی خوا بین، دینی خوا بە خەڵکی ڕابگەین بەڵکو خوا هیدایەتی و خەڵکە بدە.